مستوى فيكون جثتي يا الله ئێمە لە چوارەم یاری خولی بلیدۆکانی کوردستان لە دەرەوەی یاریگا کۆتا یاریمان بۆ ئەمڕۆ لە ناو یاریگای شاه محەممەد فەرەس بەرامبەر ینی وەرزشی پەیام تایمی یەکەم یاریەکە کۆمەڵێک هەڵەمان کرد و دوو گۆڵمان لێکرا لە تایمی دووەمدا زۆر باڵا دەستر بووین دەستمان بەسەر یاریگاداگر بوو بەداخەوە نەمانتوانی یاریەکە لە بەرژەوەندی خۆمان کۆتایی پێبێنین یاریەکە 2-2 کۆتایی پێهات ئێمە سوپاسی ئەو جمهورە دەکەین بەڕاستی ڕێز لە ماندووبوونیان دەگرین لە پیرەمەگرونەوە ئەو ڕێیا دووریان بڕیوە هاتوون بۆ ئێرە چاوەڕی یاری پەیام و بابان دەکەین بە دۆڕانی بابان ئێمە ئەگەرێکی سەرکەوین بۆ قۆناغی داات قۆناغی 16 یارێکە بردو لا گرنگی تایبەتی خۆی هەبوو ئەوش بوو یارێکە 2-2 بە یەکسان بوون بردو لا کۆتایی هات ئێمە سەرکەوتین بۆ قۆناغی داد و بەڵام بە یەکەمی کۆمەڵەکەمان نا ئێمە دەمانوێت یاری داد و ببینەوە بە یەکەمی کۆمەڵەکەمان سەرکەوتین پشتیوان بەخوای گەورە